12 کاتژمێ پێشەوەی ئەڵقەی یەکەمی وەرزی سێمی زنجیرەی هاوس ئۆف دە دراگن بڵاو کرێتەوە ڤیدیۆیەکم بڵاو کردەوە و ڕیسکێکی تیا بوو. چاڵنجێکی خۆم کرد ئەویشەوە بوو کە وتم یان من لە هیچ نازانم یان ڕێتینی ئەڵقەکە لە 9 نایەتە خوارەوە و لە نێوان 9 بۆ 9.5 بێ. بەڵام ئێستا ڕێتینەکەی بڵاو بۆتەوە یەکەم جار 9.4 بوو لەدا، ئێستا لە کۆی 30,000 دان 9.3 واتە بەڵێ چاڵنجەکەی خۆمم بردەوە. کەواتە شتێکی لێزانم. ئەنجا تا کۆتایی لەگەڵ ما بمێنەوە دووسێ شتان پێڵم، بەڵام پێشەوە بینەری ڤیدیۆکە بنەوە ئەو کاتێکە ئەو قسەیاکەم. وە باەک شتان پێ بڵێم لە ئێستاوە، یان من هیچم نەزانیوە یان ئەپسۆدی یەکەم ڕێتینی بە هیچ نەوەیەک نایەتە خوارنەوە، لەبەرەوەی کە Battle of the Goliath یەکێکە لە گرنگترین ڕووداوەکانی مێژووی Game of Thrones. نابێت ڕێتینی ئەو ئەپسۆدە بێتە خوارنەوە، ئەگەرنا لە ئێستاوە پێتان ئەڵێم ئەپسۆدی یەکەم خوارنەوە بێت، وەرزی سێمی House of the Dragon شکستە. ئەوەی کە من پێشبینیەکەم و بۆم داناوە لەنەوە دەست پێکات تا 9.5 ئەتر لەو بینایە بێت و ئەگەر بەرزتریش بێت لە 9.5 وانەوە هەر زۆر مهمە بێت. ئەوەش ڤیدیۆکە بوو، ئێستاش لە ئەکاونتەکە ماوە توان سەیریکەن ئەپسۆدەکەم بە هیچ شێوەیە نەبینی بوو، منیش وەکوێەوە تەنها ڕای خۆم و پێشبینی خۆم کرد. ئەنجا ئاگادارم ئەم چەند ڕۆژە کۆمنتێکی زۆر مەسیجێکی زۆرم بۆیە کە ئەڵێن وەکو ئەپسۆدەکانی فڕم و وەکو سیزنی دووەمی House of the Dragon شیکردنەوە بۆ هەموو ئەڵقەکانی وەرزی سێمیشکە. ڕاستیتان پێڵم تام ڤیدیۆی ڕیکۆردەکەم هێشتا بڕیارم نەیەوە کە ئایا وەرزی سێمی House of the Dragon هەمووی شیەکەمەوە یاخودنا، بەڵام چاوەڕوان بن پێتان ئەڵێمەوە. لەوانەیە کۆمەڵێکتان بیرتان بێت 2 ساڵ پێش ئێستا هەموو ئەڵقەکانی وەرزی دووەمم شیکردەوە، شتێکی زۆر جوانی لێ دەرچوو. ئەگەر توان بەو شێوازە و بەو کواڵیتیە بیکەم بەسەر چاو وەرزی سێمیشتان بۆ باسەکەم و کێشەیەکمان نابێ و ئەپسۆد یەکەم زۆرم بەدڵ بوو، بەڵام هیچی لەسەر ناڵم دامناوە بۆ ڤیدیۆکەی یوتیوب. ئەگەر زانی میکەم لەوێ باسەکەم، ئەگەر زانیم نایکەم ڕیلێکی لەسەر دانێم پێش ئیپسۆدی دووەم و پترێەوە زۆر خۆشەویستن و سپاسانەکەم کە بەو شێوەیە بینەری منن، چاوەڕێی ئیشەکانی منەکەن، چاوەڕێی ڤیدیۆکان مەکەن، منیش تا بتوانم بەسەر چاوە شتێکتان بۆکەم و فۆلۆ لە بیر مەکەن تا ڤیدیۆی داهاتوو.